خۆی ئەگەر لەم کاتی ساڵ باز بکەی هەر کاریگەرێکی کەشوها بۆ خۆی کاریگەری خراپ بکاتە سەر ئەو بەرومانە کە ئێستا پێگەشتون یا بەرەو پێگەشت نەچن ئەم گەنمانەی کە ئێستا باسی دانیوەڵەکەن ئێستاەوە مانگی پێنجە گەنمەکان پێگەشتون بەهۆی ئەوەی کە باران زۆر باری و ئەم ساڵ سواز بۆ خۆی گەورە لەوانە بەڵام ئێستا ئەگەر بارانێکی زۆر کە پێشببینی کراوە ڕەنگە لە ماوەی ڕۆژێکا زیاتر لە 80 بۆ 90 ملیم باران بارێ ئەمە گەورەترین کاریگەری لەسەر دانەوێڵە و بەروم کشت و کاڵەکانەکە لەوەی کە لە ئەم ساڵا هەیە چونکە گەنمەکان با بڵێن هەمویان تێر بوون باریان قورس بووە ئەو بارانش کە بای بەهێزی لەگەڵایە تەرزەی لەگەڵایە ئەوەی ژەو کاتە بێتە هۆی کەوتنی گەنمەکان یا لە ناوچوونی گەنمەکان یا خوانەخواز ئەگەر تەرزێکی لەگەڵا بێ بێتە هۆی وەرینی بەرینی ئەو گەنمە یا ئەو دانەوێڵەیە کە کراوە ئەمە گەورەترین خەسارەت لە کەرتی کوشت و کاڵەدا ئەوەش لای خوای گەورەیە ناتوانین جارێژ بڵێن تا پێشوەختە ئەگەر شتەکە نێت ڕێنمایی چییە بۆ جوتیار بۆی کەمترین زیانی بەرکەوێ بۆی ینی ئەمە چەند باست کرد دەسەڵاتی خۆی گەورەی باران بەڵام هیچ ڕێگەیەکی هیچ ڕێنمایەکە هیچ شتێکی جوتیار بیکرێتە بەر بۆی کەمترین زیانی بەرکەوێت هەر شتێک لا ئیرادەی بوو ئەمە لە دەسەڵاتی مرۆڤانیە چکەوە شتێکە لایەن خودداوە یا لە ئاسمانەوەیەت ئەوە هیچ کەسێک ناتوانێت بەرگە بگرێت بەڵام ئەتوانین بۆ ئەوی کاریگەری کەم بکەینەوە لەسەر باخەکانمان یا لەسەر بۆنە بەرهەمە کشت و کاڵەکان ئەگەر تەرزەی بە قوتی لەگەڵانە بێ چکەم بۆ مەسلەی باخەکان ئەتوانین بۆ لە دوایی لەم تا مانگی 6 ئەتوانین دووبارە بەرهەم دووبارە دەست پێ بکاتەوە لە بەرهەما چووکە گوڵەکاتەوە دەست بە پێدانی بەرهەمەکاتەوە ئەمە ئەتوانین دەرمانێکی بۆ بەکاربێن بۆی ئینتاجمان زیاد بێ بەڵام لە مەسلەی دانەوێڵە هیچ شتێک نییە تۆ بتوانانی ڕێگری لەوە بکەیت چونکە دانیێڵەکە یەک جارە و کۆتایی پێێت بەڵام لە مەسلەی تەڕە کاڵەکانان بۆن باغداریەکان یا بۆن لەسەر تەماتە و ترۆزی و خار و بابەتانە ئەتوانین جارێکی تر لە ڕێگەی دەرمان یا لە بێبدانی سەمات جارێکی تر قۆ بدەینەوە بە ئەو زەرعاتە دووبارە بخێنەوە بازار و بتوانین ئینتاجێکمانی دەستکەوێت لەو خەسارێک هێتە ڕوە نەجاتمان بێ بەڵام لە دانەوێڵە ئێمە ناتوانین یەک جارە چونکە ئێستا ئێمە لە کوێسانین گەنمەکانی ئێمە زۆر وشک نەبووە ڕەنگە ئەو خەسارە گەورەمان لێندا ئەگەر بارانی زۆری بەدواوە نەبێ خەسار لە گەنمەکانمان نەدا ئەگەر لە دوای ئەوە کە گەنمەکان با بڵێن بەهۆی باوبۆران و ئەو بابەتانەوە کێتە پێشوو بکەوێتە زەویەکەش ئەگەر بارانی لەسەر نەبێ تووشی هیچ ئەشکالە نابێ بەڵام ئەگەر لێرە ئێمە گەنمەکانمان وشک بووە دانی تەواو تێ کردووە ئەم دانە ئەگەر بارانی لەسەر بێ ڕەشە بێتەوە گەنمەکان لەو کاتا خەسارە بن ئەبێت ئەگەر بای هەبێ و بارانی نەبێ شڵات تووشی ئەوە نابین بارانیشی نەبێ بارانشی لەسەر بێ ڕەنگە بەخوا گەورەترین خەسار بکەین لە مەسەلەی دانەوێڵە لە کەرتی کوشت و کاڵە وەک باست کرد زیاتر کاریگەری لەسەر گەنم و دانەوێڵەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاسی خۆبژێوی چونکە ئێستا با بڵێن کوردستان گەشتوتە قۆناغێک کە ئاسی خۆبژێوی تێپەڕاندووە یعنی ئەمە کاریگەریە بێت ئەمە گەورەترین کاریگەریە بێت لەسەر کەرتی کوشت و کاڵ چونکە ئەم بارانە کێت جیهانگیریە یعنی ئەوە نیە بەس بە هەرێمی کوردستانەوە ئەوش لە پێشبینەکانە هەرێمی کوردستان گەورەترین زیانی بەرەکەوێت لەسەر بارانەکە لەسەرەوەی کە بارانەکە زۆرترین ڕێژەی بۆ هەرێمی کوردستانە چونکە عێراق و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کامل ئەگرێتەوە هەر ئێرە نییە بەڵێ لەسەر داهات و بۆ داهاتوی خۆمان و لەسەر داهاتی دانەوێڵەکان ڕێژەکەی ئەگەر بەو شێوازە بێ ڕەنگە ڕێژێکی زۆر کەم بکە بە تایبەتی مەترسی ئەوەی لەسەر منتیقەی گەرمەسێرە چونکەوان دانەوێڵەکانیان وشک بووە یەک جارکەوەری ئیتر دووبارە نابێتەوە بەڵام لە مەسلەی دەشتی شارە زور و ناوچە کوێسانەکان ڕەنگە ئەو مەترسیە گەورەمان بۆ نەبێت بێتە پێشەوە شاڵە بەڵام لەسەر داهات لەسەر ئینتاج بەڵێ ئینتاجمان زۆر کەمەکە